سەیف الئیسلام کێ بوو؟ بۆچی کوژرا؟ کێ لە کوژرانی سەیف الئیسلام سوودمەند دەبێت؟ ئایا کوڕەکەی قەزافی خۆی بۆ کاری سیاسی ئامادە دەکرد؟ ڕەنگە وەڵامی ئەم پرسیارانە لە کنە و پشکنین بۆ ڕابردوو ڕوون ببێتەوە. سەیف الئیسلام لە ساڵی 1972 لەدایک بووە. کوڕی دووەمی موعەمەر قەزافیە. ئەگەرچی پۆستی فەرمی نەبوو، بەڵام هەمیشە لە لیبیای سەردەمی قەزافیدا بە بەهێزترین کەسایەتی لە دوای باوکی دادەنرا. ئەو ئاشتی خوازەی گەشتی لێ قەدەغەکرا. سەیف الئیسلام لە سەردەمی باوکیدا هەوڵی دەدا خۆی وەکو ئاشتی خوازێک وێنە بکات. داوای ڕێزگرتنی مافەکانی مرۆڤی دەکرد. نەیدەویست لیبیا وەکو دەوڵەتێکی کەنارگیر دەربکەوێت. سەرۆکایەتی گفتوگۆکانی دوورکەوتنەوە لە چەکی کۆمەڵکوژی دەکرد. سەرپەرشتیاری دۆسیەی قەرەبووکردنەوەی قوربانیانی ڕووداوەکەی لۆکەربی بوو. سەرباری ئەمانە هێشتا سەیف الئیسلام ناوی لە لیستی سزاکانی نەتەوە یەکگرتووەکاندا بوو. لە ساڵی 2011 ڕێگەی گەشتکردنی لێگیرا. تۆمەتبارکردنی بەدزی ئەکادمی. ئەو کاتەی ساڵی 2008 بڕوانامەی دکتۆرای لە ئابووریدا لە لەندەن بەدەستێنا، مشتومڕێکی زۆر کەوتەوە. تۆمەتبار کرا بەدزی ئەکادمی و پشتبەستنی تەواو بە ڕاوێژکارەکانی کۆمپانیایەک کە ملیۆنان دۆلاریان لە موعەمەر قەزافی وەرگرتە بوو. سەیف الئیسلام و بەهاری عەرەبی. لەگەڵ دەستپێکی بەهاری عەرەبیدا سەیف الئیسلام هۆشداری دابوو ئەگەر حکوومەت و خۆپیشاندەران نەگەنە ڕێکەوتن، ئەوە گۆمی خوێن لە وڵات دەڕژێت. ئەو دەیگوت قەزافی باوەک تاوەکو دوا گولە و دوا ژن و دوا پیا و دەجەنگێت. هەرچەندە لە هاوینی 2011دا قەزافی پێشنیازی کرد هەڵبژاردن بکرێت و واز لە پۆستەکەی بهێنێت، بەڵام ناتۆ سوور بوو لەسەر بردومانی بەردەوامی بۆ سەر لیبیا. چۆن لە سێدارەدان ڕزگاری بوو. سەیف الئیسلام پاشکوژرانی قەزافی باوکی و معتەسەمی برای لە ئۆکتۆبەری ساڵی 2011دا وەکو تاکە ئەندامی بنەماڵەکە مایەوە. پاش مانگێک هەوڵی هەڵاتنیدا، بەڵام لەگەڵ 4 یاریدەدەریدا دەستگیر کران. لە 2014دا کاتێک لە زیندانی زنتان بوو، بە ڕێگەی ئۆنلاین دادگای کرا و دواتر بە غیابی سزای لە سێدارەدانی بۆ دەرچوو. بەڵام ساڵی 2017 لە ڕێگەی کەتیبەیەکی سەر بە گروپە چەکدارەکانی زنتانەوە ئازاد کرا. هەوڵەکانی سەیف الئیسلام بۆ گەڕانەوە بۆ سیاست. پاش ساڵانێک دابڕان سەیف الئیسلام لە ساڵی 2021دا لە شاری سەبها دەرکەوتەوە. وەکو هەوڵێک بۆ زیندووکردنەوەی لایەنگرانی قەزافی باوکی، دۆسیەی بربژێربوونی خۆی بۆ هەڵبژاردنەکان لە لیبیا پێشکەش کرد. ئەگەرچی سەرەتا ناوەکەی ڕەت کرایەوە، بەڵام دواتر وەکو بربژێرێک ناوی تۆمار کرا. لە کۆتاییشدا بەخەدیاوەری نەبوو، چونکە هەڵبژاردنەکان بەهۆی ململانی سیاسیەوە ئەنجام نەدران. لەو کاتەشەوە ئیدی سەیف الئیسلام دەرنەکەوت تاوەکو کاتی کوژرانەکەی لە 3 شوبات. ئەوەش کاتێک ڕوویدا 4 چەکداری نەناسرا و هەڵیان کوتایە سەر ماڵەکەی و کوشتیان.